رسول الله وڵاتی من بەهاریە لە ڕۆژی لەدایک بوونی تۆ سەرمەستی کوردەواریە وڵاتمان ئەڕازێنین ڕیشەی خەمان ئەسووتێنین سەرچاوەی ئاشتی و محەبەت لە کوردستان هەژێنین تەسەرۆک و ڕێبەرامە تەپا بنێ سەرسەرامە تەڕەحمەتاژ بۆ هەژار تەحەچیم و خەمخۆرامە تۆ دڵسۆزی هەژاران بووی تۆ خەمخۆری نەداران بووی بۆ زاڵم و خوێن مژەکان تۆ ئاگری بێ ئەمان بووی بۆ زاڵم و خوێن مژەکان تۆ ئاگری بێ ئامان بووی ڕەحمەتەن للعالەمینی بێزار لە ئازار و قینی بۆ دوژمنانیش دڵسۆز و دۆستانیش ئەلاوێنی دۆستانیش ئەلاوێنی بەناوی ئەو خودایە دەست پێ دەکەین و سپاسیش هەر لە بۆ ئەو کە دەفەرمێ محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم دفرمي إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا صلاة ورحمات مهربان إخوة بوسر جاني سر مشكو بيشوا من محمد المصطفى صلى الله عليه وسلم كذا فرمي أنا سيد ولد آدم ولا فخرا دفرمي إنما بعثت لأتمم مكارم الأخلاق سلام ورحمة خداش لشن بيالگراني راستقيني پیغمبري پیشوا صلى الله عليه وسلم تاكو روجي دوائي خوشويستان آمد بواني برز خوشويست میوانانی پیغمبری خوا صلى الله عليه وسلم ملبندی هولێری کۆمەڵی دادگەری بۆ پێشوازی لە ساڵ وەگەڕی لەدایک بوونی پێغەمبەری پێشەوا صلى الله عليه وسلم بەباشی زانی ئەم یادە بەرز ڕاگرێ بە خێراتنەچیز گەرمی ئەوەی ئەزیز و خۆشەویستەکەین خۆشەویستان دەستپێکی پرۆگرامی ئاهەنگەکەشمان بە بەرنامەکەمان دەست پێ دەکەین کە گەورەترین موعجیزەی پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم لەلایەن بەڕێز مامۆستا سەید جەلالەوە دەخوێندرێتەوە بەڕێزیان بە بفەرمون أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم هو الذي أرسل رسوله وكفى بالله شهيدا محمد رسول الله محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود ذلك مثلهم في التوراة
كزرع أخرج شطأه فآزره فاستغلظ فاستوى على سوقه يعجب الزراع ليغيظ بهم الكفار. وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما. بسم الله الرحمن الرحيم. إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا فأنزل الله سكينته عليه وأيده بجنود لم تروها وجعل كلمة الذين كفروا السفلى وكلمة الله هي العليا والله عزيز حكيم. صدق الله العظيم. خوا پاداشتی مامۆستای بەڕێز بداتەوە. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەروەرەکەم تۆ لە کەنار سردووەکەی شیما ئەوە هاتی و بەدرێکت کردە ڕووباری ئەم هەموو وردە شرکەی سەرڕێگا تا ئازارێ بەپێی خوا ناسێنەگا. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یادت پیرۆز ئەی سەروەرەکەم ئێمە ماڵمان بە نووری تۆوە ڕۆناکە، ئێمە چاومان بە ناوی تۆوە ڕۆناکە، ئێمە دڵمان بە یادی تۆوە ڕۆناکە. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئازیزەکەی دڵ و جەستەی مسلمانان ئەم هەموو دڵە تامەزرۆیە هەموو ساڵێک لە یادی لەدایک بوونتە لە مینبەرەکەی سەلاح الدینەوە سڵاو هەزاران سڵاو بۆ دیدارت دەنێرین. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە تۆ هاتی یەکەم هەنگاو دەستی ڕەشی سەرجەم ئەبوو جەهلەکانت لەسەر شان و ملی خەڵکی ستەمدی دەلێ کردەوە و سەر لە نوێ ژیانەوە و ئازادیت بۆ گەڕانەوە. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆ بووی پێخەفی ئاوریشمی تەقوات بەسەر دڵانی نووسوودا ڕادەکێشا. ئەی پێغەمبەر بێداری تۆ قیام و قامەتی نوێژت پیرۆزی بۆ ژیان هێنا. کەچی هێشتا بەو سەرابە باڵا بەرزە قورئانیەوە دەدویست عەبدێکی شاکری قاپی خودابی لەو مقامی عولیا و لە بەرجی سیدرەت المونتەهاوە ڕۆژی 100 جار پەشیمانیت دەردەبڕی
بۆ دڵی پاک و دەستی پڕبڕهانی موساد بۆ ئەو باوەشی سای سرت بڵند دەکرد و ئەستەغفیرڵڵات بۆ خۆشەویستەکەت دەردەبڕی. ئیدی ئێمە چۆن بتوانین بە پەردەی پڕ لە شەرمی ماڵەکەی عوسمانەوە بەینە بەردەرگات و کەی دەتوانین بە توێشووی بەتاڵی تەقوا پێش بڕچەی کڕینی یوسف بۆ ماڵی عەزیزی مسر بەرینەوە. سەروەرەکەم ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، تۆ بی و گەورەی ئەو خوای سەراپایژینت بۆ ئەو بوو. ئەم باوەشە سڵاواتەمان لێ وەرگرە، هەزاران سڵاو لە جوهدت، هەزاران سڵاو لە ماندووبوونت، هەزاران سەڵاوات لە دیدارت ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڕێزانم، ئێستاش ئەچینە خزمەتی جەنابی مامۆستا ئیدریس بەرپرسی مەڵبەندی سێ بۆ وتەی بەخێرهاتن بە جەنابیان بفەرمون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد الأمين. بەڕێز سەرۆکی کۆمەڵی دادگەری جەنابی مامۆستا عەلی باپیر، مامۆستایانی خۆشەویست، خوشکوبرایانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لێبێ. بە پێویستمان زانی لە پێشوازی مانجی لەدایکبوونی پێغەمبەری ئازیزمان، نووری چاومان، ئەم بۆنەیە ساز بکەین. ئەو پێغەمبەرەی کە خوای پەروەردیگار سبحانه وتعالى لەبارەیەوە دەفەرموێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. بۆ سەلماندنی خۆشەویستی بۆ ذاتی پاچی ئەڵڵا، خوای پەروەردیگار تاکە پێوەرێکی داناوە، ئەویش بریتیە لە شوێنکەوتنی پێغەمبەرە خۆشەویستەکەی، لە پاداشتی شوێنکەوتنی پێغەمبەرەکەشی بریتیە لە خۆشەویستی خوا بۆ بەندەکانی. داواکارم خوای پەروەردیگار لەو کەسانەمان بجێڕێ ئینشاء الله تعالى. دووبارە بە خێراتنی هەموو لایەک دەکەین، زۆر سوپاسی ئامادەبوونتان دەکەین، خوای گەورە پاداشتان داتە. لعشقی تۆیە پەروانە لە داوری شام دەکەناڵان، لعشقی تۆ. بۆ بەڕێز مامۆستا ئیدریس بەرپرسی مەڵبەندی هەولێر. مرحبا أي سيدي خلقي خدا، مرحبا مرحبا أي مهبطي وحي السماء، مرحبا مرحبا أي خنسي باغي وفاء، مرحبا مرحبا أي معدني صدق صفاء، مرحبا مرحبا أي مخزني كنزي وجود، أي جوهري صاحر زياء، أي رحمة للعالمين، أي شافعي يوم جزاء، مرحبا مرحبا أي شمس برجي معرفة، مرحبا أي شمس جمع أنبياء، مرحبا أي منبعي عين الكرم، مرحبا أي جامعي علم حياة، مرحبا مرحبا أي قلبني بستان جان، مرحبا أي عندلي بخوشناوان، مرحبا أي مرشدي جن بشر، مرحبا أي مقتداء مجتبى، أي مسلمانان هرهم ويكرا، يا رسول الله بلين هزاران زار مرحبا، بلين يا رسول الله هزاران زار مرحبا. ئامادەبانی بەڕێز و خۆشەویست، مایک بۆ بەڕێز هونەرمەندی خۆشەویست و دەنگخۆش کاک عیماد ڕەزا جێدێلین بەڕێزان بافەرمون. مولاي صل وسلم دائما أبدا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحالم كلا يادي لدايقوني پیغمبري خوا صلى الله عليه وسلم. أمرو بشدارم دیارە سرودەکانمان ئێمە پلەی باکە، بەڵام شتێک هەیە لە سرودی یەکەم کە پێشکەشتانی دەکەم ئینشاءالله سەڵاواتدان هەیە لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێم خۆشە بۆ ئەوەی سەڵاواتەکان بە تێکرا بڵین
ئاوازەکەی بەو شێوەیە صلى الله على محمد صلى الله عليه وسلم يعني لە کۆرسەکان ئەو ئاوازە هەیە ئێوەش با لە سەڵاواتەکان بەشدار بن بۆ ئەوەی هەموو سەڵاواتەکانمان بەیەکەوە بەرز بێتەوە بۆ ڕوحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەوەی خوای تەبارەک وتەعالا سەڵاواتمان بۆ بنێرێ
خوا پاداشتی هونەرمەندی بەڕێز کاک عیماد ڕەزا بداتەوە. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو هاتن و دڵیانت برد کەسێ ئاشنایەکم نەدی لە حزورت سەڵاوێکی کردبێ ئیلا دڵی بە مەحەکی مەحەبەتی تۆوە گیرساوەتەوە هەی لەبەر دڵی نازدارت بمرم. ئەی پێغەمبەر ئەمە هەموو عاریف و عشاقت بێدڵ کرد ئەم هەموو شاعیرت بە چاوتەڕی ناردەوە لای دیوانێک تا شعرێکی بێدڵ و شعرێکی بێمورید بخڵقێ بۆ تەجەلای نورت لە مەشریق و مەغرب. ئاخر ئەم هەموو دڵە بەرەو کام شەفاعەت دەبەی ئاخر هەی قوربانی دڵت بم ئەم هەموو موریدە بەرەو کام ڕەوزە و کام خانەقا و موسەڵایە تەسلیم دەکەی هەی لەبەر دەرگای ڕەوزە و خانەقا و موسەڵات بمرم. ئەی پێغەمبەر عاشقان پۆڵ پۆڵ هاتن و تازە بە تازە بە منێکی نەعاریف و ناشید دەڵێم ئەرێ بە چ شاخێکەوە گیرساوەتەوە دڵمان قوربان مەگەر لە عەقڵی ناکامڵی ئەم دیوانەیە هەر ئەوەندە بزانم و عەرزیان کەم معلوم چووە بۆ خزمەتی سالاری مەدینە هەی لەبەر سالاریت و کەوسەری پەنجە و پەرداخت بمرێ ئەم موریدە. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ڕووناچی لە ئاسمان و زەمین ما کە نووری تۆ تەجەلای کرد چما عاشق ما بە تیری کەوانی ئەوینی تۆ نەپێکرا بێت چما شیرینی ما مسقالێکیش لە ددانەکانت لە زەردەخەنەیەکدا نەبات ئاسا دەرکەوتن و نمایشی قەد و باڵای خۆیانیان کرد هەی هەزار جار لە بەرنووری جەبینت و باڵای عەرعەر ئاسات و سۆزی دڵت بمرم. دخوا قبوڵی کە مەرجێوە نەوزێ دەڵێ لەم ناعاریفە هەی قوربانی علم و عیرفانت بم. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەم بایەخەکانی من نەبێ هەی لەبەر ژینی هەتیویت و دەستی ناس و فرمێشکی چاوت بمرم. دەخیل ئامان لێرە شێتێک شەیدانە شەیدایە شێتانە جەزبە لە دڵی داوە و هێندە نەماوە بەفرە و لە حزورتدا قامی قیامەت بکە. هەی لەبەر ژینی هەتیویت و دەستی ناس و فرمێشکی چاوت و ترپەی دڵت بمرم. دەخیل ئامان لێرە شەیدایەک شێتانە جەزبە لە دڵی داوە و هێندە نەماوە بفرێ و لە حزوری قامەتێکتدا قیامی هەتا قامی قیامەت بکە. ئەی پێغەمبەر ئەرێکەی قبوڵ ئەکەی ئەم محتاجە چەند ساتێ لە دەرگات وەک خزمەتکار وەک دارێکی ڕواوەی چەند ساڵە لەسەر یەک پێبوەستێ کەی ڕێدەدەی ئەم فرمێسکانم بە چەمچی کەوا تۆ زاویەکە دووشکەمەوە کەی ئەم دڵەی منیش دەبەی بۆ ئەوەی بیکەیتە فەرشی سوور و تەنها قەدەمێکی لەسەردانەی وەی لەبەر قەدەمی موبارەکت و تۆزی سەرڕێت بمرم وەی لەبەر هەناسەی میسک ئاسا و دەرونی ڕەحیمت بمرم. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم غوباری غەریبیت سەراپای جەستەمی وەک شێوی توڕ لێ کردووە هەموو ئەعزام لەم غوربەتەداوا غەرق بوو ترپەی دڵم کەس تەنانەت خۆشم نایبیستم هیچ کەس نییە ئەم تەپ و تۆزە لە دڵم بتەچێنێ کەس نییە کەس بەچرایەکەوە پێشم بکەوێت و بەرەو جوانیەکانم بەرێت و مەملەکەتی ئارامی و ئۆقرەیم نیشان بدات وەک نێچیرێکم لێ هاتووە لە دەم سەد گورگور ڕەوەی درڕندەی وەک دونیا هەڵهات بێ دڵم وا لە سینەم هاتە دەرەوە بۆ نایەی بەرەو ڕەوزەکەتی بەری وەی لەبەر غوباری بەدرت و هیلاکی ئوحد و چاوی نازدارت بمرم هەی لەبەر دەرگای غوربەتی وەی لەبەر دەرگای غوباری طائف و عاشقی مەدینەت و عوجرەکەی مەکەت بمرم. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نە لە ئاسمان و ئەستێرەکانی نە لە هیچ عارف و عابدێ
نە لە دەریا و نە لە زەریا، نە لە سەبای ساڵحان و نە لە بادی خۆشمرور، نە لە هەناسەی درەخت و نە لە جوانیەکانی مانگە شەو، نە لە هیچ گوڵێ تەنانەت نێرگزیش بۆنی تۆم نەکرد. ئەو بۆنت کە چاو و دڵ و ڕۆح شەیدا دەکا، ئەی خاک بەسەر ئەم دڵەی من، تاکەی بۆ گەنی ئەم کەلاکەی دنیا هەڵمژێ، لە بۆنی وەک بەهەشتی تۆ مەحروم بێ. وەی قوربانی بۆنی خۆشت و هەناسەی وەک باوەشێنی دڵت و هەموو عومرت بم. هەی لەبەر دەرگای سۆز و میهرت و ناشی وشت بمرم، وەی لەبەر ناوی جوانت و هەی هەزاران هەزار جار لەبەر ناوی ئەحمەد و محەممەدت بمرم صلى الله عليه وسلم. بەڕێزانم، ئێستاش بەیەکەوە ئەچینە خزمەتی وتە شیرنەکانی جەنابی مامۆستا عەلی باپیر، سەرۆکی کۆمەڵی دادگەری، با جەنابیان بفەرمون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. همولاك بخير بين خشكان برياني برزو خوشويست. ئەمڕۆ یەکی مانگی ڕەبیعی یەکەم ساڵی 1443 کۆچیە. مسلمانان کردویانە بە عادەتێکی باش لە زۆربەی وڵاتانی ئیسلامیدا کە لە مانگی ڕەبیعی یەکەمدا بۆنە ساز دەکەن، کۆ دەبنەوە، کۆڕ دەبەستن و یادی پێغەمبەری پێشەوە دەکەنەوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم بەڕای زۆربەی هەرە زۆری زانایان لەم مانگی ڕەبیعی یەکەمدا لەدایک بووە، جایان لە 9 مانگ یا لە 12 مانگ، کە زۆربەیان لەسەر و ڕایان لە 12 مانگ لەدایک بووە. من بۆ بۆنەوە هەندێک قسەتان بۆ دەکەم لەژێر ناونیشانی بۆچی و چۆن یادی پێغەمبەری خوا بکەینەوە صلی الله عليه وسلم. بۆچی یادی پێغەمبەری خاتەم بکەینەوە؟ هۆکاری چییە کە مسلمانان دەبێ هەمیشە نەک تەنیا لە مانگی ڕەبیعی یەکەمدا بەڵکو پێویستە هەمیشە ئەو پێغەمبەرە سەروەرەیان لە یاد بێ، یادی بکەن و ئاگایان لە سیرە و ژیان و بەسەرهاتی بێ، ئاگایان لە ڕۆشت و ڕەفتار و ئاکاری بێ. لەبەر چەند شتێک. یەکەم، بێگومان بەبێ ئیمانهێنان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئیمانهێنان بەخوا لە کەس وەرناگیرێ. واتە هەتا ئیمان بە پێغەمبەری خاتەم نەهێنی، ئەگەر ئیمانت بەخوای پەروەردگار بێ، بە ڕۆژی دوایی بێ و ئیمانت بە سەرجەم پێغەمبەرانیش بێ عەلەیهیم الصەلاة وەسەلام، هەتا ئیمان بە پێغەمبەری خاتەم محەممەد نەهێنی، ئەو ئیمانت لێ قبوڵ ناکرێ و لێت وەرناگیرێ. لە سوورەتی ئالی عیمراندا خوای پەروەردگار بە پێغەمبەری خاتەم دەفەرمێت: قل للذين أوتوا الكتاب والأميين أأسلمتم فإن أسلموا فقد اهتدوا وإن تولوا فإنما عليك البلاغ والله بصير بالعباد. بپیغمبر دەفەرمێ عليه الصلاة والسلام بە ئەوانەی کتێبیان پێدراوە، واتە جوولەکە و نەسڕانیەکان و غەیری وانیش، و بە نەشارەزایەکان لە کتێبەکانی خوا یاخود نەخوێندەوارانی نیوە دوورگەی عەرەبی بفەرموو ئایا ملکەچن بۆ خوا، هاتنە نێو ئیسلامەوە، فەئین ئەسلەموا فەقەد اهتەدەو، ئەگەر هاتنە نێو ئیسلامەوە مسلمان بوون ئەوە ڕێڕاستیان گرتووە، وئین تەوەلەو فەئینەما عەلەیکە البەلاغ، ئەگە پشتیشیان هەڵکرد ئەتۆ تەنیا گەیاندنت لەسەرە.
و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمایشتێکدا کە بوخاری مسلم لێی دێجێڕنەوە فەرموویەتی سوێن بەو کەسەی جانی منی بەدەستە کە زۆر جار پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئاوا سوێندی خواردووە سوێن بەو کەسەی ڕوحی منی بەدەستە کە خوایە هیچ جوولەکەیەک و هیچ نەسڕانیەک هەواڵ و دەنگ و باسی من نابیستێ دوای ئیمانم پێ ناهێنێ مەگەر ناچێتە بەهەشت بەبێ ئیمان هێنان بە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم دەرگای بەهەشت داخراوە و گاڵە دراوە هەر بۆیەش شایەتمان أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله أم شيء شایەتمانە کراوە بە کلیلی دەرگای چوونە نێو ئیسلام و مسلمانەتی و کلیلی دەرگای چوونە نێو بەهەشتیشە وبيغمبر عليه الصلاة والسلام فرميتي بني الإسلام على 5 شهادة أن لا إله إلا الله وأني رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة وصوم رمضان وحج بيت الله الحرام إسلام واتم مسلمانتي شخصي ليتان تيغنسي مسلمانتي تاكي لسرو بينش بايا بنياد مراوة شايتمان هنان بوحدانيتي خوالة پرسراني دا تنيا أودة بپرسراو بيه و ئەوە کە محەممەد ڕەوانەکراوی خوایە پێغەمبەری خوایە و نوێژ بەرپاکردن و زەکاتدان و ڕۆژووی مانجی ڕەمەزان گرتن و حەجکردن ئەم پێنج دروشمەکانی مسلمانەتین واتە ئێمە گەر بمانێ بزانین کەسێک مسلمانەیە نە تەماشا دەکەین بۆ ئیمان و عەقیدەکەی تەماشا دەکەین شایەتمان دێنێت ئەگەر شایەتمانی هێنا ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەد ئەنە محەممەد ڕەسوول الله ئەوە دەڵێن دیارە ئیمان و عەقیدە و تێڕوانینی ئیسلامی هەیە دوایی تەماشا دەکەین پەیوەندی لەگەڵ خوا چۆنە ئەگەر نوێژی هەبوو دەڵێن پەیوەندی لەگەڵ خوا باشە ئەگەر زەکاتی هەبوو دەڵێن بەخشین و زەکاتی هەبوو دەڵێن پەیوەندی لەگەڵ بەندەکانی خوادا باشە ئەگەر ڕۆژی مانگی ڕەمەزانی هەبوو حەجی هەبوو ئەوە دەڵێن 5 نیشانە و دروشمەکانی مسلمانەتی تێدا هەن هەروەها بۆیە پێویستە ئێمە یادی پێغەمبەر بکەینەوە عەلەیهی سەڵات وەسەلام چونکە پێغەمبەری خوا بەرجەستەکەری قورئانە پرسیارە دایکمان عایشە کراوە خوا لێی ڕازی بێ لەبارەی ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام ئەویش خاتو عایشە خوا لێی ڕازی بێ دایکی بڕواداران بە پرسیارکەرەکەی گوتووە ئەوە لا تەقرەئی القورئانە یا بونەیە ڕۆڵە جان قورئان ناخوێنی ئەویش گوتوێتی با ئەویش گوتوێتی کانە خولق نەبی الله القورئان ڕەوشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام قورئان بوو ئەمە لە صەحیح مسلم و لە مسنەد و لە سونەن و ئەوانەدا هاتووە واتە قورئان چۆنی فەرمووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وای کردووە کەواتە ئێمە یادی لە دایکبوونی پێغەمبەر دەکەینەوە و یادی ژان و بەسەرهاتی دەکەینەوە چونکە ئێمە بەهۆی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام بەهۆی سیرە و ژیانی ئەوەوە بەهۆی ڕێبازی ئەوەوە تێدەگەین قورئان چۆن بەرجەستە کراوە چۆن پیادە کراوە چۆن جێبەجێ کراوە ئەگەر نا قورئان بۆ خۆی ڕوونە لێمان تێک نەچێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەهاتووە قورئانمان بۆ تەفسیرکە هاتووە چۆنیەتی جێبەجێکردنی قورئانمان بۆ ڕوون کاتەوە وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون خوا پێغەمبەری خاتەم دەفەرمێ ذکرمان بۆ لای تۆ دابەزاندۆ تاکو ئەوەی بۆیان دابەزێنراوە بۆیان ڕوون بکەیەوە واتە بۆیان ڕووکە چۆنی کار پێ دەکرێت ئەگەر نا قورئان بۆ خۆی ڕوونە پێویستی بە تەفسیری پێغەمبەر نەبوو عەلەیهی سەڵات وەسەلام بۆ کەسێک شارەزای زمانی عەرەبی بێ تلك آيات الكتاب وقرآن مبين تلك آيات القرآن وكتاب مبين ئەو ذیکرەی بۆ پێغەمبەری خاتەم دابەزێنراوە چ بە شێوەی کتاب و نووسراو چ بە شێوەی قورئان و خوێندراوە ڕوون و ڕاشکا و ئاشکرایە بۆ کەسێکە زمانی عەرەبی شارەزا بێ بەڵام چۆنیەتی کارپێکردنی قورئان پەچی لەسەر پێغەمبەر کەوتووە عەلەیهی سەڵات وەسەلام چۆن دەزانین قورئان چۆن کاری پێ دەکرێت تەماشای سیرە و ژیانی پێغەمبەری خاتەم دەکەین هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام قورئانی لە خۆیدا بەرجەستە کردووە تەجسیدی کردووە یعنی تۆ ئەگەر بتەوێ قورئان بە شێوەی تیۆری نەزەری ببینی و مصحفێک دەست دەدێ و دەیخوێنی
بەڵام بتەوێ قورئان بە شێوەی جێبەجێکراو لەسەر ئەرزی واقع ببینی دەبێت تەماشای پێغەمبەری خاتم بکەی صلى الله عليه وسلم. هەر بۆیەش هەم پێغەمبەری کۆتایی محەممەد هەم تێکڕای پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ خوا پاراستوونی لە گوناح و هەڵە و تاوان و لادان. یەکێک لە مەرجەکان و سیفەتەکانی پێغەمبەران ئەوەیە کە پارێزراو بوون لە چی؟ لە هەڵە، لە لادان، لە تاوان. لە هەڵەواتە گوناحی بە ئان قەست. ئەگەر نا پێغەمبەری خاتم عەلەیهی سەڵات وسەلام جاری وا هەبووە شتێکی فەرمووە یا شتێکی کردووە کە ئیجتیهادێک بۆ بۆچوونێک بۆ تێیدا نەیپێکاوە، خوا بۆی ڕاست کردوێتەوە سوبحانەوە وتەعالا. بەڵام پێغەمبەران هەموویان لە گوناحی بە ئان قەست پارێزراو بوون. کەواتە لەبەر ئەو هۆیانە کە باسم کردن و لەبەر زۆر هۆی دیکەش ئێمە یادی پێغەمبەر دەکەینەوە عەلەیهی سەڵات وسەلام. چه یادی لەدایک بوونی، چه یادی کۆچکردنی لە مەکەوە بۆ مەدینە، چه یادی دامەزراندنی بۆ قەوارە و دەوڵەتی ئیسلامی، چه یادی جەنگ و جیهادی و یادی هەموو بۆنەکانی دەکەینەوە تاکو زیاتر بە پێغەمبەری خوا ئاشنا بین و سەرنجام زیاتر لە قورئان تێبگەین و زیاتر زانین ئیسلام چۆنە بە جێبەجێکراوی لەسەر ئەرضی واقع. بێمە سەر بەشی دووەمی قسەکانم، چۆن یادی پێغەمبەر بکەینەوە. بۆچی یادی بکەینەوە؟ لەبەرەو هۆیانە. چۆنی یاد بکەینەوە؟ زۆر جار گوتومە کاتی خۆی لە زۆر مناسبەدا کە کاتی خۆی لە نێو کوردەواری ئێمە داوا باو بووە، خەڵک یادی لەدایکبوونی پێغەمبەری کردوێتەوە صلی الله عليه وسلم. هەندێک نامێلکە و کتێب نووسراون باسی پێغەمبەری خاتەمیان کردو تاکو لەدایک دەبێت. لەگەڵ لەدایکبوونی کۆڕ و مەجلیسەکە کۆتایی پێهاتووە و بۆنەکە تەواو بووە. من لە مێژە گوتومە ژیانی هەر کەسێک لە دایکبوونیەوە دەست پێ دەکا، دەبێت لەوێەوە یادی بکەیەوە، نەک بە لە دایکبوونی کۆتایی پێبێ، بەڵکو ژیانی هەر کەسێک لەو کاتەوە دەست پێ دەکا کە لە دایک بووە هاتووتە دنیا. و پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم لە ڕاستیدا لەو کاتەوە کە کراوە بە پێغەمبەر لەو کاتەوە بۆ ئێمە سەرمەشقە. ئەگەر نا محەممەدی کوڕی عەبدوڵای کوڕی عەبدولموطەلیب بەر لەوەی خوا بیکا بە پێغەمبەر و وەحی بۆ بنێرێ بۆ ئێمە جێی تەماشا و جێی سەرنجدان و جێی چاولێکردن نییە، چکە خوا پێی دەفەرمێ وەوەجەدەکە ضاڵەن فەهەدا، خوا تۆی بە سەرگەردان لێ هەڵکەوت هیدایەتی دای. وخوا دەفەرمێ لەقەد کانە لەکم فی ڕەسوولی اللهی ئوسوەتون حەسەنە، لە پێغەمبەری خوادا بۆ ئێوە سەرمەشقەیەکی باشەیە. نەیفەرموو لە محەممەدی کوڕی عەبدوڵڵادا، محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولموطەلیب پێشەوەی بکرێ بە پێغەمبەری خوا، پێشەوەی وەحی خوای بۆ بێ، ئەویش مرۆڤێکی هەتا بڵێ معدەن پاک و عەقڵ چاک و ڕێک بووە، بەڵام خۆشی بەڕێی نەزانیوە تاکو ڕێ پێشانی خەڵکدا. وەکو لە سوورەتی لە ئاەتی پێش کۆتایی سوورەتی شوڕادا دەفەرمێ وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا نهدي به من نشاء من عبادنا وإنك لتهدي إلى صراط مستقيم. پێش باسی وحی ناردنی بۆ پێغەمبەران دەکا عەلەیهیم الصلاة والسلام، دوایی دەفەرمێ هەر بەو شێوەیە، واتە وەکو چۆن وحیمان بۆ پێغەمبەران نارد وكذلك أوحينا إليك روحا من أمرنا، ڕوحێکمان لەلایەن خۆمانەوە بۆ تۆ نارد کەمە بەس پێ قورئانە. ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان، ئەتۆ پێشتر نەتدەزانی، پێشەوە وەحید بۆ بێ و قورئانت بۆ بێ نەتدەزانی نە کتێب چییە واتە بەرنامە چییە و نە ئیمانیش چییە، نەتدەزانی. ولكن جعلناه نورا نهدي به من نشاء من عبادنا، بەڵام قورئانمان کرد بە ڕووناچیەک کە هەر کام لە بەندەکانمان بمانەوێ پێی ڕاستەڕێ دەکەین. وإنك لتهدي إلى صراط مستقيم، وبدڵنیایی تۆ ئەی محەممەد وەکو پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بەرەو ڕاستە شەقام خەڵک دەبەی و ڕێنماییان دەکەی و ڕێیان پێشان دەدەی.
جا چۆنیەتی یادکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەیە کە لە دایکبوونەکەوێ دەست پێ بکەین و بە تایبەت تەرکیزمان لەسەر ئەو کاتەی بێ کە وەحی بۆ هاتووە لە تەمەنی 41 ساڵی بە مانجی قەمەری لەو کاتەوە کە پێغەمبەری خاتەم لە ساڵی 570 زاینی لەدایک بووە لە 610 زاینی کراوەتە پێغەمبەر وەحی بۆ هاتووە کە لە ئەشکەوتی حیڕادا جیبری لەسەر شێوەی پیاوێک هات بۆ لای 3 جار بەخۆیەوە گوشی و پێی فەرموو بخوێنە ئەویش دەیگوت خوێندەوار نیم تا بەخۆیەوە گوشی و ئەو 5 ئاەتەی سەرەتای سوڕەتی عەلەقی خستنە نێو عەقڵ و دڵیەوە اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم ئەمانەیە کە من ئاەتێک بوون کە خوا سبحانه وتعالى خستنیە نێو دڵ و عەقڵی مبارەکی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام ئیدی لێرەوە محەممەدی کوڕی عەبدوڵڵاه بوو بە ڕەسوول الله بوو بە نەبی الله بوو بەو زاتە و بەو کەسە کە خوای پەروەردگار دوانوسخەی هیدایەتی خۆی بۆ نارد دوانوسخەی هیدایەتی خۆی بۆ مرۆڤایەتی خستە عەقڵ و دڵی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام وەکو لە سوورەتی شوعەرادا دەفەرمێ نزل به الروح الأمين على قلبك لتكون من المنذرين بلسان عربي مبين وإنه لتنزيل رب العالمين نزل به الروح الأمين على قلبك لتكون من المنذرين بلسان عربي مبين أما تابزيندراوي پروردگاری جیهانیانە روح الأمين واتە جبريل دای بەزاندوتە سەر دڵی تۆ تاکو تۆ لە هۆشیارکەرە و ریاکەرەوان بی دووەم برا خوشکانی بەڕێز دەبێت ئێمە وا یادی پێغەمبەر بکەینەوە عەلەیهی سەڵات وەسەلام کە هەموو ژیانەکەی بینە بەرچاوی خۆمان هەموو ژیانەکەی بە هەموو لایەنەکانیەوە ئێستا گەر تەماشای موسڵمانان بکەی لە دنیادا هەندێکیان تەنیا لایەنە عیلمیەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم گرتویانە هێندێکیان تەنیا لایەنە عیبادیەکەیان گرتووە هێندێکیان تەنیا لایەنە ڕەوشتیەکەیان گرتووە یەکێک تەنیا لایەنە جیهادیەکەی دەگرێ ئەوی دیکە تەنیا لایەنی پەروەردەیەکەی دەگرێ یەکێک تەنیا لایەنی سیاسی دەگرێ بەڵام یادکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە ڕاست و دروستی ئەوەیە کە ئێمە پێغەمبەری خاتەم صلی الله علیه وسلم وەکو زاتێک کە قورئانی لە خۆیدا بەرجەستە کردووە هەمووی بێنین هەموو لایەنەکانی ژیانی هەموو هەنگاوەکانی هەموو هەڵوێستەکانی بێنین و تیان و ڕامێنین و بیان کەینە ئاوێنە بۆ خۆمان کە ئێمەش وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دینداری و دنیاداری بکەین ئەگەر تەماشا بکەین ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبێتە دوو قۆناغ ئەوە دیارە قۆناغی پێش بە پێغەمبەراتی هیچ لەو کاتەوە کە بۆ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دوو قۆناغە 13 ساڵان لە مەکە بووە و 10 ساڵیش یا 10 ساڵ و شتێکیش لە مەدینە بووە هەموو تەمەنی پێغەمبەرایەتی محەممەد الموستەفا 23 ساڵ بووە 40 ساڵیش پێش پێغەمبەرایەتی ئەوە 63 ئەگەر تەماشا بکەین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەتا لە مەکە بووە کە دوو لە سەرسەی قورئان زیاتر لە مەکەدا بەزیوە و سوورەتە مەککەیەکان بەسەرهاتی پێغەمبەرانیان تێدایە عەلەیهیمو سەڵات وەسەلام بۆچی پێغەمبەری خاتەم کە خوا سبحانه وتعالى ناردوویەتی خۆ دەبێ کەسانێک ببنە سەرمەشقی تەماشای چێ بکە ئەگەر تەماشای کۆمەلگا و دەوروبەرەکەی خۆی بکە نوقمی جەهالەت و نەفامی و نەزانی و زوڵم و ستەم و گەندەڵی و خراپەکاری بوون ئەوانە بە کەڵک نایە تەماشایان بکە خوای پەروەردگار بەسەرهاتی پێغەمبەرانی بۆ دەژێڕێتەوە لە قورئاندا بۆ وێن لە سوورەتی ئەنعامدا خوای پەروەردگار ناوی 18 لە پێغەمبەران دێنێت دوایی دەفەرمێ ئولائیکە الذین هەدى الله فبهداه مقتدی ئەوانە ئەو کەسانن کە خوا ڕاستەڕێی کردوون ئەتۆش شوێن ڕێڕاستی ئەوان بکەوە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ژیانیدا هەوڵی داوە هیچ پێغەمبەرێک نەبێت ڕەوشتێکی جوانی هەبێ پێغەمبەر لە خۆیدا نەهێنێتە دی دەڵێ یەکێک لە خزمەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئامۆزای بووە لە مەککە زۆر عەزیەتی پێغەمبەری خوای داوە
کاتێک دەوێت مسلمان بێ لە فەتحی مەککە دەچێ بۆ لای عەباس ئیمامی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڵێ من دەبێ مسلمان بم بەڵام کاتی خۆی زۆر عەزیەتی پێغەمبەری خوام داوە چی بکەم چۆن دەبێ لێم ببورێت چاوپۆشیم لێ بکە دەڵێ زانی چی بکە بچۆ بۆ لای بەبێ ئەوەی بتبینێ ئەو ئاەتەی بۆ بخوێنەوە کە یوسف کە برایەکانی یوسف بە یوسفیان گوت تالله لقد آثرك الله علينا وإن كنا لخاطئين سوێن بەخوا خوا تۆی بەسەر ئێمەدا هەڵبژارد و ئێمە خەتابار بووین ئێمە هەڵەکار بووین برایەکانی یوسف کە خزبیانە بیرەوە و دوایی کرا بە کۆیلە و تووشی زیندان و ناڕەحەتی بوو کاتێک کە لەگەڵی ئاش دەبنەوە دەچنە میسر ئەوە دەڵێن دەڵێ کەوات گوت پێغەمبەر قبوڵ ناکە هیچ کەس لەو چاکتر بێ ئەویش یەکسەر دەڵێ لا تثريب عليكم اليوم يغفر الله لكم هیچ لۆمەتان لەسەر نییە و خوا لێتان ببورێ چونکە یوسف وای بە برایەکانی گوت محەممەد قبوڵ ناکە لە ڕەوشتێکدا یوسف پێش ئەو بکەوێتەوە دەڵێ ئەو خزمەشی یەکسەر دەچێ ئەو ئاەتە دەخوێنێتەوە دەڵێ تالله لقد آثرك الله علينا وإن كنا لخاطئين سوێن بەخوا خوا تۆی هەڵبژارد ئێمەش خەتابار بووین هەڵەمان کرد یەکسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوڕی لێداتەوە بە زەردەخەنەیەکەوە دەفەرمێ لا تثريب عليكم اليوم يغفر الله لكم وهو أرحم الراحمين دوای دەڵێ چی ئەوەی فێر کردی دەڵێ عەباس دەڵێ دەمزانی بۆ خۆشتیوان نازانی جا پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم یادکردنەوەی ڕاست و دروستی ئەوەیە کە ئێمە هەموو سیرە و ژیانەکەی بێنین قۆناغی مەکەی بێنین بهێنە بەرچاوی خۆمان بزانین ئەو ئاەتانە ئەو سوورەتانی لە مەکەدا بەزیون زۆر سەرنجام دەین ئێمەش هەروەها قۆناغی مەدینەش کە بریتیە بۆ لە قۆناغی دامەزرانی دەوڵەت قۆناغی مەکە بریتیە بۆ لە قۆناغی پەروەردەکردنی تاکەکان پەروەردەکردنی پیاوان و ئافرەتانی دانستە و تاک بە بووناسی ڕێک و ڕاست بە ئیمان و عەقیدەی دامەزراو بە عیبادەتی چاک بە ڕەوشتی جوان بە ئاکاری پەسەند بە سەبر و خۆڕاگری و ئیستیقامەت ئەوە پەروەردەی کردن بەڵام قۆناغی مەدینە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام قۆناغی مەدینەی بەوە دەست پێ کرد دوای ئەوەی نوێنەرانی هەردوو هۆزی ئەوس و خەزرەج لە ساڵی 11 ساڵی 12 و ساڵی 13 بە سێ قۆناغ هاتن بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ساڵی 11 6 کەس لە خەزرەجەکان هاتن لە ساڵی 12 12 کەس هاتن 9 لە خەزرەج و 3 لە ئەوس و لە ساڵی 13 75 کەس هاتن 73 پیا و دوو ئافرەت بەیعەتیان بە پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام پەیمانیان لەگەڵ بەست کە تۆ وەرە بۆ ناو ئێمە بۆ لای ئێمە بۆ شارەکەی ئێمە کە پێیان دەگوت یەثریب و ئێمە تۆ دەپارێزین و ئیمان بە بانگەواز و پەیامەکەی تۆ دێنین دوای ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مۆڵەتی دا بە هاوڵانی کە کۆچ بکەن بەرەو شاری یەثریب کە دوای ناوی لێندرا مەدینە یا مەدینەة الرەسوول شاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جا ئێمە دەبێ تەماشای قۆناغی مەدینەش بکەین لە ژیانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام کە پێغەمبەری خوا کۆمەڵگای و دەوڵەتی ئیسلامی چۆن دامەزران بەداخەوە ئەوانەی کە نائاشنان بە ئیسلام و ئەوانەی کە تەماشای ژموجۆڵی کەسانێکی کرچ و کاڵ دەکەن و ناحاڵی لە ئیسلام کە حاڵەتی کاردانەوەیان زیاتر هەیە بۆ زوڵم و ستەم و ئەوانەی کۆمەڵگاکەیان کە تەماشای ئەوان دەکەن وا دەزانن کە ئیسلام بە زەبری هێز دەوێت خۆ بسەپێنێ و قەوارەی سیاسی دروستکە بەڵام کە تەماشای ژیانی پێغەمبەری خاتەم دەکەین صلی الله عليه وسلم پێچەوانەی ئەوەمان دەکەوێتە بەرچاو چۆن پێغەمبەری خوا لە ساڵی 11 و 12 و 13 نوێنەرانی هەردوو هۆزی ئەوس و خەزرەج وەکو چۆن دوو حیزبی گەورەی دنیا بڵێن لە شاری یەثریب ئەو دوو عەشیرەتە هەبوون وڵاتەکەیان بەڕێوە دەبرد نوێنەرانی ئەو دوو عەشیرەتە هاتن پەیمانیان بە پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام دوای ئەوەی گرێبەستی لەگەڵ کردن مۆڵەتی دا بە هاوڵانی کۆچ بکەن و دوای بۆ خۆشی ئەوبەکریش خوا لێ ڕازی بە کۆچیان کرد واتە قەوارەی سیاسی لە ئیسلامدا بنیاد نرا بەبێ ئەوەی هیچ کەس لوتی بە خوێندا بێ ئەی لەسەر چ ئەساسێک لەسەر ئەساسیەوەی پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وەسەلام ئەو خەڵکەی پێگەیاند بوو حاڵی کردبوون ئیقناعی کردبوون بەرچاوی ڕۆشن کردبوونەوە چ ئەوانی لە مەککە بوون چ دوای ئەوانی مەدینە
و ئیبن هیشام لە سیرەکەی خۆیدا دەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نەچوو بۆ مەدینە هەتا هیچ گەڕەک و شوێنێک نەما لە مەدینە کە ئیسلامی نەچێتە نێو هەمووی ئیسلام تێدا پەرەی گرت زۆرینەی بوو بە ئەهلی ئیمان کەمێکیش مابوونەوە بە تەئکید کە کەمی نەبوون لە منافق و دەغەڵ و مشریک و ئەوانە و سێ تیرەی جوولەکەشی لێبوون پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە چوو بۆ ئەوێ خۆ ناکرێ ئەوانە پێکاتەکانی شارەکەن هەر سێ تیرەی ئەوس و خەزرەج و هەردوو هۆزی ئەوس و هەرسێک تیرەی بەنو قەینوقاع و بەنو نەضر بەنو قوڕێضە و هەردوو هۆزی ئەوس و خەزرەج و کۆمەڵێک مشریک پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەحیفەیەکی نووسی لەژێر دستوری ئێستا کی وەرن ئەو پێکاتانەی ئەم شارە باب ئاوە پێکەوە مامەڵە بکەین لەو سەحیفەیەدا یەک ئایەتی تێدا نییە دەزانن لە سەحیفەدا کە کتابیشی پێدەگوترێ و وەثیقەی پێدەگوترێ یەک ئایەتی تێدا نییە بۆ ئایەت تایبەتە بە موسڵمانانەوە بەڵام ئەمە وەثیقەیەکە و دەستورێکە بۆ هەموو پێکاتەکان ئەگەر ئایەتی تێدا نووسیبان جوولەکەکانی ژیان گوت هەندێک ئایەتی تەوراتیش نەسرانیەکان هەندێک ئایەتی ئینجیلیش هیچ کەس دەگوێن هێندێشتی کەشی بخەنێ و نا هەمووی خاڵی هاوبەشە کە هیچێک لە خاڵەکانی ئەوەیە دەفەرمێ ئەوانەی ئەم وەثیقەیە ئیمزا دەکەن لەو وەثیقەیە کۆبوونەوە ئەوانە ئومەتێکن جیا لە خەڵکی دیکە واتە ئومەتی ئیسلام هەر یەکێک لە خاڵەکانەوەی دەفەرمێ لیلموسلیمینە دینهم ولیلیەهودی دینهم مسڵمان دینی خۆیان یەهود جوولەکە دینی خۆیان و یەکی دیکە لە خاڵەکانەوەی دەڵێ ئەهلی ئەم وەثیقە و سەحیفەیە هەموویان دەبێ یەک دەست بن لە بەرامبەر هەر کەسێکدا کە هێرشی کردە سەر مەدینە واتە پێکەوە بەرگری بکەن لە شارەکە و کۆمەڵێک خاڵی دیکەی تێدا کە هەموویان خاڵی هاوبەشن بۆ هەموو پێکاتەکە کەواتە دەبێمەوە یادی پێغەمبەر بکەین و عەلەیهی سەڵات وەسەلام وەکو کە کۆمەلگای چۆن دروست کرد دەوڵەتی چۆن بنیاتنا کۆمەلگای چۆن گۆڕی و دوایی ئەگەر تەماشای سیرە و ژیانی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی ئاکار و ڕەوشتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەندەی بەسە کە خوا دەفەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم بێگومان تۆ لەسەر ڕەوشتێکی مەزنی خوایەک بەو هەموو عەزەمەتە بە موحەممەد بفەرمێت تۆ لەسەر ڕەوشتێکی مەزنی معناوە خاڵێکی ڕەش لە ڕەوشتی پێغەمبەردانی عەلەیهی سەڵات وەسەلام پاک و بێگەردە بەرز و پەسەندە ڕەوشتەکەی ئەو پێغەمبەرەکە تەماشای ڕەوشتی بکەین چۆن بوو تەماشای سەبر و سەماحەتی بکەین چۆن بوو ڕۆژێک کابرایەکی عەرەبی خێڵەکی دێت لە پشتەوە عەباکەی ڕادەکێشێ بە توندی کەەوە لە سەحیح بوخاری داهاتووە ملی بریندار دەکا ئەویش ئاوەڕ دەداتەوە دەفەرمێت چیت دەوێ دەڵێ لەو ماڵ و سامانەم بدەیە کە نەهی بابتە و نەهی داکتە پێغەمبەر سڵاسەم زەردەخەنەیەک دەکا و دەفەرمێ ڕاز دەکەی هی باب و دایکم نییە بیدەنێ ئەوەی کە بەدەستیەوە بووە ڕۆژێکی دیکە ئەوە مەبەستمەوە کێمە دەبێت ڕەوشتی پێغەمبەر سڵ هەڵبگرین ڕۆژێکی دیکە کابرایەک ئەویش هەر دیارە عەرابی دەبێ عەرەبێکی خێڵەکی چکە ئەوانە پەروەردە نەکراون لە دوورەوە دێت لە مزگەوت دەست دەکات بە میزکردن هەوڵانیش دەیانوێت تێوە بخڕن و میزەکەی لێ تێک دەفەرمی لێگەڕن میزەکەی لێمە پشڕن میزەکەی تەواو دەکا و دوای بانکی دەکا دەڵێ ئێرە شوێنی ڕکوع و سەجدە و خواپەرستیە شوێنی میزکردن نییە جارێکی دیکە میز لە مزگەوت مەکە دەڵێ بەڵێ نەمزانی ئەمجا بە هاوڵانیش دەڵێ دۆڵچێک ئاو بەرن پێیداکەن لم بۆ شوێنەکەی دەچێتە خوار و پاک دەبێتەوە هەروەها ئەگەر تەماشای سەبر و لێبوردەیی و سەماحەتی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام عەبدوڵڵای کوڕی ئوبەیەی کوڕی سەلول سەرۆکی منافقەکانی مەدینە هیچ نەما لە دژایەتی لە بەرامبەر پێغەمبەری خوا دەنەیکە یەکێک لەو شتانەی کە کردی بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بوختانی بەدایکمان عایشە کرد کە دە 15 ئاەت لە سوورەتی نور دابەزین وەکو بەرگریکردن لە عایشە کە ئافرەتێکی پاک و چاکە و یەکێک لەو شتانەی کە عەبدوڵای کوڕی ئوبەیە کردی ئەوە بوو کە لە جەنگی ئوحوددا بە خۆی سێیەکی سوپایەکەیەوە کشایەوە و پێغەمبەری خوای ئاوا بەجێهێشت زۆر شتی دیکەش بەڵام کە دەمرێ عەبدوڵای کوڕی دێ بۆ خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێ ئەی پێغەمبەری خوا بابم ڕاستە دەزانی چۆن بوو
بەڵام پێم خۆشە بێ بۆ کاتی بە خاکسپاردنی دەڵێ باش دەفەرمێ باش دوای دەڵێ پێم خۆشە کراسەکەی خۆت عەباکەی خۆتی بدێ بۆی بکەین بە کفن بەڵکو خۆ عەزابی لەسەر سووکات دەفەرمێ باش ئەوانەی بۆ دەکاو ئیمامی عومەر خوا لێ ڕازی بێ ئەڵبەتە نوێژێکی لەسەر دەکا ئیمامی عومەر خوا لێ ڕازی بێ دەڵێت چوومە پێشی گوتم ئەی پێغەمبەری خوا چۆن نوێژ لەسەر ئەو کەسە دەکەی ئاوای گوت و ئاوای کرد و ئاوای کرد ئەویش هەزار دەخەنەی دەکرد دوای فەرمی عومەر خۆت لادە دەرفەتم هەیە نوێژی لەسەر بکەم و لەسەری دەکەم یعنی ئەو هەر بە پێغەمبەری خاتەم دەکرێ عەلەیهی سەڵات وەسەلام هەر بۆیە مەولەوی شاعیر زۆر جوان دەڵێ هەتی و ئەدە و ئومی عەلامە لەمە معجیزتر معجیزە کامە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بێ باب و دایک گەورە بووە و نەخوێندەواریش وە خوێندن و نووسینی نەزانیوە ما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك ئەتۆ پێشتر بەدەستی ڕاستی هیچ نەنووسیەوە هیچ شتیش نەخوێندەوە ئەنجا کەسێک بە هەتیوی گەورە بێ و کەچی ئەو هەموو ئەدەب و حورمەت و ڕێز و ئەخلاقە بەرزەی هەبێ و نەخوێندەواریش بێت و عەلامە بێ مەولەوی دەڵێ لەمە معجیزتر معجیزە کامە ئەمە بۆ خۆی معجیزەیە لە ڕاستی دەبەرە خوشکانی بەڕێز ئێمە بۆ ئەوە کە دڵنیابین لە ڕاستگۆیی و ڕاستی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەس تەماشای ژیانەکەی بکەین تەواوە بەس تەماشای سیرە و ژیان و ڕێبازەکەی بکەین تەماشای ڕەوشت و ئاکارەکانی بکەین لە هەموو ڕوێکەوە دایکمان عایشە خوا لێ ڕازی بێ کە زۆر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاشنا بووە وەکو هەموو هاوسەرەکانی بەڵام ئەو بە تایبەتی کە تەمەنی کەمتر بووە زیاتر شتی پێغەمبەری وەرگرتووە دەڵێ شەوێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوای ئەوەی دەستی بەدەستم کەوت هاتە سەر جێگا و دوای وتی عائیشە مۆڵەتم دەدەی بچم خواپەرستی بکەم دەڵێ وتم وەڵای پێم خۆشە لەسەر جێگەکە لێم نزیک بی بەڵام چۆنت پێ خۆشەوا بکەم دەڵێ هەڵسا نوێژی کرد دەڵێ زۆر لە سەجدەدا مایەوە زۆر قورئانی خوێن بە پێوە دوایی لە ڕوکوع زۆر لە سەجدەدا مایەوە هەتا وامزانی وەفاتی کردووە دەستم لە بنی پێیدا زانم گەرمایی لە بەدەنیدا ماوە دوای کە نوێژەکەی تەواو کرد وتی عایشە بۆ وات کرد دەڵێ وتم ئەی پێغەمبەری خوا وامزانی تەواو بووی زۆر لە سەجدەدا مایەوە دەڵێ دوای پێم گوت ئەی پێغەمبەری خوا ئەتۆ خوا لە هەموو شتێکت خۆش بووە بۆ هێندە خۆت عەزیەت دەدەی فەرمووی یا عائیشە ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەی عائیشە نابێ بەندەیەکی سوپاسگوزار بم مادام خوا لە هەموو شتێکم خۆش بووە ئەو هەموو ڕێز و حورمەتەی لە من ناوە کردوین بە کۆتا پێغەمبەری خۆی ئەمیش نابێ سوپاسگوزاری بۆ بکەم یعنی ئینسان هەر تەماشای ژیانی پێغەمبەر کە عەلەیهی سەڵات وەسەلام کە لە ڕووی زوهدەوە لە ڕووی دنیا بەکەم گرتنیەوە لە ڕووی سادە ژیانیەوە پێغەمبەری خوا هەموو هاوسەرەکانی خۆی هێنایە سەر تەلاقدان سەر لێزیابوونەوە لەبەرەوەی تیان هەڵپێچا بوو دەیانگوت دەبێت لە ڕووی ژیان و گوزەرانەوە زیاتر ئاگات لێمان بێ خوای پەروەردگار ئاەتی دابەزان یا ئەیوهە النەبیو قل لأزواجك إن كنتن تريدن الحياة الدنيا وزينتها فتعالين أمتعكن وأسرحكن سراحا جميلا أي پیغمبر بها وسركانت بفرمو اگر جانی دنیا و جوانی دنیا تان دی ورن با سر و دیاری تان پی بدم دوای بلباری بس جوانی دستان لێ بکەمەوە کە دوای دایکمان عایشەی بان کرد پێشەمویان تی عایشە شتێکت پێ دەڵێم بەڵام هەتا ڕاوێژ بە بابت نەکەی مەیکە گوتی چییە تی وەڵا خوا ئەواتێ بۆ دابەزاندووم دەڵێ عایشەش گوتی جا لەبارەی تۆ ڕاوێژ بە بابم بکەم بەڵکو خوا و پێغمبەری خوام دەوێن بەو ژیانە سادەیە ڕازیم هەندێک کەس گومان بە پێغمبەری خاتەم دەبن عەلەیهی سەڵات وەسەلام لە هەمبانەی خۆیانەوە گوێز دەشمێرن یا لە ئاوێنەی خۆیانەوە تەماشای پێغمبەری خاتەم دەکەن ئەتۆ تەماشای ژیانەکەی بکەی چەند زاهید بووە چەند عابید بووە چەند ڕەوش بەرز بووە چەند لە هەموو صفەتێکی بەرز لە لووتکەدا بووە ئەوە هەتا دڵەکەی پەیوەست نەبێ بەخواوە ئینسان ناتوانێ ئاوا بێ ئینسان مەگەر دڵەکەی بەخواوە پەیوەست بێ دڵەکەی پڕ بێ لە ئیمان و تەقوا ئەگەر ناتوانێ ئاوا بێ لە هەموو شتێکدا پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وەسەلام لە پێشەوە بووە لە ڕووی شەجاعەت و ئازایەتیەوە لەگەڵەوەش هەیە کە عابید بوو زاهید بوو لە ڕووی ئازایەتیەوە ڕەنگە وەک پێویست نەوێت بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەر ڕێکەوە تەماشا دەکەی لە لووتکەدا بووە علی کوڕی ئەبی طالب کە مەشهور بە بۆی کە ئەشجع العرب لە عەرەبان لە هەموو کەس ئازاتر بووە و هیچ کەسێک بۆی نەچۆتە مەیدان نەیکوژ بێ علی خوا لێ ڕازی بێ کە ئامۆزای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڵێ كنا إذا حمي الوطيس
احتمينا برسول الله ئێمە کە تەندوری شەڕە گەرم دەبوو خۆمان لە پێغەمبەر دەگرت ئەوە لە پێشمانەوە بوو و لە زەنجی حونەیندا دوای ئەوەی کە فەقیف و هەوازین دەچنە کەمین و بۆسەوە و لە نەکاو لە سوپای ئیسلام دەدەن ڕادەکەن زۆربەیان دەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵێکی کەمی لەگەڵ داما بوون عەباس ئیمامی دەڵێ لە غاوی ئێسرەکەی پێغەمبەرم گربوو پێغەمبەر بەرەو دژمن دەچوو هاوڵانی شکا بوون دەڵێ کوتی عەباس بانکە گوتم چی بڵێم کوتی بڵێ یا ئەسحاب السەمرە ئەی خاوەنی درەختەکان ئەی هاوڵانی درەختەکە کە لە ژێر درەختەکە پەیمانتان لەگەڵ من بەست دەڵێ هاوارم کرد دەڵێ کوتیان لەبەیکە دەڵێ 400 کەسێک گەڕانەوە و دژە هێرشیان کرد و دوژمنیان شکان دەڵێ یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پێش هەمومانمانەوە بۆ بەرەو دژمن بە کورتی خلاصەی قسەکانم ئەوەیە کە ئێمە دەبێ وا یادی پێغەمبەر بکەین و عەلەیهی سەڵات وسەلام چۆنیەتەکەی بەو شێوە بێ هیچی لێ نەبوێرین و تەماشای هەموو ژیانەکەی بکەین تەماشای هەموو قۆناغەکانی بکەین تەماشای هەموو هەڵسوکەوتەکانی بکەین هەر کامێکیان لە شوێنی خۆیدا و لە جێی خۆیدا بە پێی توانای خۆمان جێبەجێکەین بە تاکید تەنیا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەتوانێت وەکو پێغەمبەر بێ هەر خۆی توانیوێتی بەڵام ئێمەش دەبێت چاوی لێ بکەین ئەو ئاەتە مبارەکەی لە سوورەتی ئالی عیمراندا کە دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله بڵێ گەر خواتان خۆش دەوێت شوێنم کەون خوش خۆشی دەوێت ويغفر لكم ذنوبكم الله غفور رحيم لە گوناحەکانیشتان دەتانبوری خوا لێبوردەی میهرەبانە قل أطيعوا الله والرسول بڵێ فەرمانبەری خوا و پێغەمبەری خوا بکەن فإن تولوا فإن الله لا يحب الكافرين ئەگەر پشتیان هەڵکرد خوا کافرانی خۆش ناوێن واتە ئەوەی پشت لە پێغەمبەر کە کافرە ئەوەی بەڕەهایی پشت لە پێغەمبەر کە بێبڕوایە کەچی لەنێ ئەو کۆمەلگای ئێمەدا لەلایەن حەزبە عەلمانیەکانەوە کە بە پارەی حرامی ئەم وڵاتە و بە پارەی دزراوی ئەم وڵاتە هەندێک کەناڵیان بەکرێگرتوون و هەندێک دەهۆڵکوتیان بەکرێگرتوون قسە بە پێغەمبەر دەڵێن عەلەیهی سەڵات وسەلام ڕەخنە لە پێغەمبەر دەگرن ڕەخنە لە قورئان دەگرن دەیانێ و مسلمانان بخەنە گومان و دوودڵیەوە خۆشی بە مسلمان دەزانێ خوا دەفەرمێ ئەوەی پشت لە پێغەمبەر کە خوا کافری خۆش ناوێن واتە بێبڕوایە گومانی تێدا نییە سەنجی مەحەکی مسلمانەتی ئێمە شوێنکەوتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە ئەندازەی ئەوە کە شوێنی دەکەوین ڕێبازەکەی دەگرین خۆشمان دەوێ بەڵکو لە خۆمان و لە بابودایکمان خۆشترمان دەوێ بە ئەندازەی ئەوە مسلمانین کە ئەوە دەیکەم بە کۆتایی قسەکانم کە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين یەکێک لە ئێوە بڕوادار لە قەڵەم نادرێ تا منی خۆشتر نەوێ لە بابودایکی لە ڕۆڵە و منداڵی لە بابودایکی و لە تێکڕای خەڵکی و لە خۆشی عومەری کوڕی خەتاب ڕۆژێک دیای پێغەمبەری خوا تۆم لە هەموو کەس خۆشتر دەوێت جگە لە خۆم لە صاحی بوخاری داهاتوە فەرمووی نا عومەر دەبێت لە خۆشتت خۆشترت بوێم بێ تۆ دەڕاوەسا و دیای پێغەمبەری خوا ئێستا لە خۆشمم خۆشتر دەوێت فەرمووی ئێستا تەواو دەبێت ئاوا بین بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و دەبێت ئاوا یادی بکەین کە هیچ کامل لە ڕێبازی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام پێکەم نەبێ و هەمووی بکەینە جێی سەرنج و تەماشامان و هەوڵ دەین لە هەموو شتێکدا هەڵس و کەوتەکانمان ڕەوشت و ڕەفتارمان عیبادەتمان ئیمان و عەقیدەمان هەموو شتێکمان وەکوی پێغەمبەری خوا بێ خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیقماندا کە موو بەموو بەڕێک و پێچی بە دوای پێغەمبەر کەوین عەلەیهی سەڵات وسەلام هەم لە ژیانی تاکیماندا هەم لە ژیانی خێزانیماندا هەم لە ژیانی کۆمەڵایەتیمان و هەم لە ژیانی سیاسیشماندا کە بە تاکید ئەگەر وامان کرد خوا دەروی خێرمان لێ دەکاتەوە ئەم وڵاتەی ئێمە کە پڕ بووە لە زوڵم و ستەم و گەندەڵی و قۆرەخکاری لەبەرەوە کە لە ڕێبازی پێغەمبەر دوورکەوتووینەوە ئەو پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام کە دەیگوت دەبێ هەمووتان پێکەوە برابن تەبابن هەموو بەندەی خوابن و پێکەوە برا و تەبابن بەڵام ئێستا تەماشا دەکەی کۆمەڵەکەی ئێمە کراوە بە چینایەتی و قڕ و پڕی تێدایە هێندێکیان لەسەریان وەڕژاوە زۆربەیان لە بەریان بڕاوە ئەمە شتێکە پێچەوانی نەهج و ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوا تەوفیقماندا بگەڕێنەوە بۆ قورئان و بگەڕێنەوە بۆ ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تاکو خوا دەروی خێرمان لێ بکاتەوە لێرەدا کۆتایی بەقسەکان دێنم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه لعشقی تۆ یا پەروانە لە داوری شام دەکەناڵان لعشقی تۆ یا پەروانە لە داوری شام دەکەناڵان لە خۆش
خۆشی تۆ دڵی بولبول لە بۆ گوڵشێت و ئاوداڵە لە خۆشی تۆ دڵی بولبول لە بۆ گوڵشێت و ئاوداڵە زاتێکی وهای گرتووە ڕۆحم بە فیدای ئەو شاهان شەو ڕۆژ دێنە قەدەم بۆ سی گەدای ئەو بێخود مەبە ئیتر بە ئومێد و بە تەمای ئەو نایەتە وەلات گەر سەری داناوە دڵی من لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەند دەگەڕێم بێسەر و شوێن ماوە دڵی من ئاخۆ بە چ شاخێکە وەرگیرساوە دڵی من یاخۆ بە چ داخێکەوە سوتاوە دڵی من ئەو سینە لە غەشخاڵیە ئەو بێڕق و چینە ئەو خادمی شەرعی نەبەوی و میلەت و دینە معلوم چووە بۆ خزمەتی سالاری مەدینە وەمزانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی من وەمزانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی من خۆشەویستان بەر لەوەی گوێچکەمان سازکەین بۆ بەڕێز کاک عیماد ڕەزا لەگەڵ خواردنی شیرینەکە پێم خۆشە بەر لەوە ڕۆحمان ئاسوودەکەین وە گۆفەیەک بۆ دیداری حەضرەت صلی الله عليه وسلم بێکەوە لە شاری قەڵاو منارە سێ سەڵاوات بکەینە دیاری بۆ مەدینەی مەڕەوەر بۆ جانی پێغەمبەری سەرمەشق و پێشەوە صلی الله عليه وسلم وەکو ئیستیجابەی ئاياتی خودای کە دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد اللهم صل على حبيبنا محمد وعلى آل حبيبنا محمد اللهم صل على شفيعنا محمد وعلى آل شفيعنا محمد جزاكم الله خۆشەویستان بێکەوە جێدەگرین لە دەنگە بەسۆزەکەی بەڕێز کاک عیماد ڕەزا بەڕێزان با فەرمون روحم سودا سرينا ويت بساتيشي أماني تو دلم برسوي يسو زقري بساتيشي زماني تو لشوقاري نفاني ما وتانو داستو بي أكتم بوهر هنقاوي محتاجم بۆ ساتێکی بەیانی تۆ بۆ هەر هەنگاوێ محتاجم بۆ ساتێکی بەیانی تۆ شەوە و شیوەن ئەگێڕم من بە تەنهام و ڕیابازم چاوەڕێم لە ڕۆژی ڕوونا سپێدەی بێ بەیانی تۆ شەوە و شیوەن ئەجێڕم من بە تەنهام و ڕیابازم چاوەڕێم لە ڕۆژی ڕوونا سپێدەی بێ بەیانی تۆ حەزێ بۆ ساتی یادی تۆ زەمین تاک و حیجاز تەیکا دەبێژینی هەموو دانێ بۆ ساتێکی میوانی تۆ دەبێژینی هەموو دانێ بۆ ساتێکی میوانی تۆ ڕوحم سەودا سەری ناوێت بۆ ساتێکی ئەمانی تۆ دڵم پڕسوێیە سۆزەگرێ بۆ ساتێکی زەمانی تۆ لە شەوگاری نەفامیما گۆچان و دەست و پێ ئەکوتم بۆ هەر هەنگا
هەنگاوێ محتاجم بۆ ساتێکی بەیانی تۆ بۆ هەر هەنگاوێ محتاجم بۆ ساتێکی بەیانی تۆ چی یادێکە لە مازنی تۆ هەموو چرکەی شەو و ڕۆژێ بە ملیۆن کەس ئەڵێنە شەهەدە بۆ نازناوێکی شانی تۆ چی یادێکە لە مازنی تۆ هەموو چرکەی شەو و ڕۆژێ بە ملیۆن کەس ئەڵێنە شەهەدە بۆ نازناوێکی شانی تۆ کە خۆت ئەسرارت ئیسرایە و ڕەوشتیشت لە لووتکەیە قبوڵم کە بە خزمەتکار بۆ هەر کام لە یارانی تۆ قبوڵم کە بە خزمەتکار بۆ هەر کام لە یارانی تۆ ڕوحم سەودا سەری ناڵێت بۆ ساتێکی ئەمانی تۆ دڵم پڕ سوێیە سۆزەگرێ بۆ ساتێکی زەمانی تۆ لە شەوگاری نەفامیمە گۆچان و دەست و پێ ئەکوتم بۆ هەر هەنگاوێ محتاجم بۆ ساتێکی بەیانی تۆ بۆ هەر هەنگاوێ محتاجم بۆ ساتێکی بەیانی تۆ هەموو دینداری عالەم گەر خۆ بە قوربانی ناوتکەن بە قەرزاری ئەیان بینی بۆ چرکەی سات و ئانی تۆ هەموو دینداری عالەم گەر خۆ بە قوربانی ناوتکەن بە قەرزاری ئەیان بینی بۆ چرکەی سات و ئانی تۆ ئەوەی جوامێری ئومەتکە لە یادی هیجرەت و بەدران بەڕیز ڕۆحیان لەسەر دەستە بۆ یادێکی مەیدانی تۆ بەڕیز ڕۆحیان لەسەر دەستە بۆ یادێکی مەیدانی تۆ ڕوحم سەودا سەری ناڵێت بۆ ساتێکی ئەمانی تۆ دڵم پڕ سوێیە سۆزەگرێ بۆ ساتێکی زەمانی تۆ لە شەوگاری نەفامیمە گۆچان و دەست و پێ ئەکوتم بۆ هەر هەنگاوێ محتاجم بۆ ساتێکی بەیانی تۆ بۆ هەر هەنگاوێ محتاجم بۆ ساتێکی بەیانی تۆ بەیانی تۆ ئامادەبانی بەڕێز و خۆشەویست میوانانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم برگەی ئاهەنگەکەمان بە پایان گەیشت خوای گەورە پاداشتی بە خێرتان داتەوە و بەر شەفاعەتی حەضرەتمان خوا صلی الله عليه وسلم خۆشەویستان جوانترین وتەکە کۆتایی پێبینین گەورەترین معجزەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەدەنگە بە سۆزەکەی زۆر بەڕێز مامۆستا سەید جەلال چەند ئاەتێکی قورئانی پیرۆزمان بۆ دەخوێنێ هیوادارین بەدڵ جێی بۆ بگرن خوای گەورە پاداشتی بە خێرتان داتەوە و دوا بە دوای قورئانەکە ئێوە ماڵتان ئاودان و خوای گەورە سەربەر و سرفرازی هەردوو دنیاتان کا و زۆر بەخێر بن أعوذ بالله من الشيطان الرجيم يوم نطوي السماء كطي
يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيده وعدا علينا إنا كنا فاعلين ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون إن في هذا لبلاغا لقوم عابدين وما أرسلناك إلا رحمة للعالمين. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى إن إلى ربك الرجعى. صدق الله العظيم.